جۆری سێهەمی شرکی تاعەت و گوێڕایەڵیکردن، شرکت تاعی پێوترێ. خوا پەنامان بەمە ئەغلەبی زۆرێکی خەڵک تێکەوتەوەشی کە خۆی بە مستەقەف و بە دیناری دەزانێ. شرکی تاعی یعنی چی؟ شرکی گوێڕایەڵیکردن و شوێنکەوتن. وهو مساواة غير الله بالله في التشريع والحكم. هەچ کەسێ بکەی بە هاوشانی خوا و هاوتای خوا لە یاسادانان و لە شەریعەتدانان و لە حکمکردنە. پێدوا بە یەکێکی کەش هاوتای خوا و شەریکی خوا ئەویش دەتوانێت وەکو خوا بێ قانونێ بۆ دانێ و یاسا و بۆ دابنێ، شەریعەتێ بۆ دابنێ و بەرنامەی ژیانێ بۆ دابنێ، نظامی ژیانێ بۆ دابنێ. هەچ کەسم قەناعەتەی هەبوو خوا پەنامان بە تووشی شیرکی گەورە بووە. ئێمە خوای گەورە لە قورئانە دەیان ئاەت باسی ئەم مەسەلەیەکە. ئەمە قورئانە، قورئان کەلامەکەی خوایە کە سەرچاوەی هەموو تەشریعی ئێمەیە. ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله. ئەوە چێ کەسانی کیان کردووە بە شەریکی خوا کە شەریعەتێکیان بۆ داناون، ڕێگە و یاسا و قانونێکیان بۆ داناون کە خوا ئیزنی نەداوە. چۆن ئەبێ قبوڵکەی زەلامێکی وەکو خۆ بێ یاسا و شەریعەتی بۆ دانێ، حەڵاڵت بۆ دانێ و حرامت بۆ دانێ؟ ئەی خوا نافەرمێ ئینی الحکم ئیلا لله، حکم بەس بۆ خوایە بێ، حکم بە بەرنامەکەی خوا بکەیت، بە قورئانەکەی خوا بکەیت. ئەی خوا حکمی بۆ نەناردوویت؟ حکمەکەی ئەو قورئانە نییە کە بۆی ناردوویت؟ بۆشەو قورئان ناکەی؟ ڕازینیت بە قورئان؟ ئەڵێ قورئان بە کەڵکی ئەمڕۆ نایەت. جارێکیان پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێت، عەدی کوڕی حاتم ئەخیری ڕۆژەکانی عومری پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، ئەخیری عومری بوو. ئومەتەکان پۆل پۆل موسڵمانە بوونە، هاتن شایەتمانیان هێناوە، هاتنە ناو ژەرسایی ئیسلامەوە. وەڕەئیتە الناس یەدخولونە فی دین الله ئەفواجا. یەکێ لەوانە عەدی کوڕی حاتەمی تائی بوو، پیاوێکی مەسیحی بوو، دەوری 10,000 چەکداری هەبوو لە عەشرەتەکەیە. سەلیبێک لە ملیا بوو، هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەنگێ پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم و دڵی نەرم بوو، شایەتمانی هێنا، موسڵمان بوو. پیاوێکی عاقڵ بوو، کوڕی حاتەمی تێی بە سوودانەوەی کە ئەڵێن کابرایەکی زۆر سەخاوت بوو، کوڕی ئەو پیاوە بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەنگێ ئایەتی بۆ خوێندەوە، هەنگێ نەسیحەتی کرد و هەنگێ ئامۆژگاری و هەنگێ شتی ئیسلامی فێر کرد و بردیەوە ماڵەکەی خۆی لبادە شڕێکی بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەری دانیشت، خۆی لەسەر خۆڵەکە دانیشت و لبادەکەی بۆ عەدی داخست و وتی عەدی تۆ لەسەری دانیشت و یا ڕەسوڵ الله نابێتی بەخوا تۆ لەسەری دانیشیت و سەلیبەکەی مری کابرا داکەن و فڕە یاڕشکانی و شایەتمانی بە پێغەمبەر هێنا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر دڵی پێی خۆش بوو، چونکە پیاوێکی زۆر نەجیب و خانەوادەیەکی دیار و خەڵکێکی زۆر بە قسەیەکردن و 10,000 کەس هەر چەکداری هەبوو، هەمووی موسڵمان بوون بەهۆی ئەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاەتێکی بۆ خوێنەوە لە قورئانە کە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله. باسی مەسیحیەکانە کە ئەڵێ قەشە و پیاوە ئاینەکانی خۆیان لە جیاتی خوا پەرست. کە وای فەرمووەم ئاەتەی خوێنەوە، عەدی تۆ زێڕەنی تێکچووتی یا ڕەسوڵ الله من بەخوا ئیمانم پێت هێنا و باوەڕ بە قورئان و بە هەموو یەکەم، بەس من مەسیحی بووم هەتا تۆ زێلەم و پێشیش من نەمزانی و ئێمە قەشەکانمان پەرست بێ. کوا قەشەمان پەرست و ئێمە خوا مەبەستی پێچێ بەم ئاەتە؟ یعنی چی ئەڵە قەشەکانتان ئەپەرست؟ قەشە و کاهین و پیاوە ئاینەکانتان ئەپەرست؟ سەی ئەم جوابەی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم، ئەمە تێگەیشتنی پێغەمبەر و ئەمە دینەکەی پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. زانە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ قال صلى الله عليه وسلم أما إنهم لم يكونوا يعبدونهم. الله وەکو عەبدایەتی کردن نوێژیان بۆ بکەن و سوجدەیان بۆ بەرن، ئەوان نەیانە پەرستن. ولكنهم بەڵام ئەوان كانوا إذا أحلوا لهم شيئا استحلوه وإذا حرموا عليه شيئا حرموه. بەڵام ئەوان ئەگەر شتێکیان بۆ خەڵکە مەسیحیەکەی خۆیان حەڵال کردایە بوو بەدین بۆ ئەوانش حەڵالیان نەکرد. بیان وتایە ئەوە حەڵاڵا بوو بەدین، بیان وتایە ئەوە حەراما بوو بەدین و حەرامیان نەکرد. ئەم حەڵالکردن و حەرامکردنەکە کابرایەکی پیاوی ئاینی بیکات، نەعوذ بالله خۆی کردۆ بەخوا بەسەر خەڵکەکەەوە، ئەوەشی بە قسەی بکە بۆ بە عەبدی ئەو، ئەمە شیرکە بۆ خوا بڕیارت داوە. پیاوی ئاینیش بیکات حەڵالکردن و حەرامکردن دروست نییە و ئەبێ بە شەریک بۆ خوا پیاکردن. خوا لە قورئانە بە عەبدایەتی کردن ناوی هێناوە. ئەی ئێمە چۆن ڕازی بین بە کەسانێک کە لەسەر دینی خۆشمان نین، لە وڵاتانی کەەوە قانون و یاسایەکی داناوە تۆ بینی بیکەی بە قورگی ئەم میلەتە موسڵمانە و بڵێ ئەمە بەرنامەی ژیانتەوە، ئەمە چاکابێتەوە ئەمە جێبەجێکەی. قورئان بە کەڵکی ئەمڕۆ نایە؟ ها؟
ما ئاەتی خوایە. خوا لە قورئانە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك. خوای گەورە فەرمێ سەیری ئەوانە نابینی کە لافی ئەوە لێ ئەدەن کە ئیمانیان هێناوە بەو قورئانەی کە بۆت نازڵ بووە و ئیمانیان هێناوە چی؟ بەوەی کەوا لە پێش تۆشا نازڵ بووە لە کتێبە ئاسمانیەکان. ها کەسانێک دێنە لاو محەممەد لافی ئەوە لێدەن ئەڵێ باوەڕمان بە قورئانەی و باوەڕمان بە کتێبە ئاسمانیەکانی پێشوشەیە کەچی یوریدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به. خوای گەورە فەرمێ کەچی سەیرەکەی ڕازی نین بە شەریعەتەکەی خوا ئەیانێ حکم بەچی بکەن بە تاغوت هەر شتێکە هەج یاسا و ڕێسا و بەرنامەیەکە لە غەیری بەرنامەکەی خوا هەر شتێکە لە غەیری خوا بپەرسترێ هەج بەرنامەیەشم لە غەیری بەرنامەکەی خوا تۆ شوێنی بکەی ئەوە تاغوتە. ئەفەرمێ لە جێ ئەمان بەلە قسەی خوان ئەڵێن ئەلەم تەڕە إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك. ئەڵێ ئیمانمان هەیە بە قورئانەکەی تۆ بۆی کە نازڵ بۆ کەچی نەم لا يريدون أن يتحاكموا إلى الطاغوت کەچی ئەیانێ حکم بەچی بکەن بە تاغوت. شون هەموو بەرنامەی کاکە ئامادە نێشە قورئان کرد. شون هەموو ناوناتۆری کە ئێهێنێ بەرنامەکانی شەرق و غەربی دنیا دێنێ ئەیکا بە قورگی خۆی و بە قورگی میلەتەکەیە ئەڵێ ئەم بەرنامەی پێشکەوتن خوازی و میلەت بەمە سەرفرازە بێ و نەجاتیە بێت بە ناوی دیموکراتیەت و لیبرالێت و ئەلمانێت و ئیشتراکێت و سۆشیالەسێت و هەرچی ناوی دنیا هەیە ئەیهێنێت ئەماکە بە بەرنامی ژیانەوە لەم لاشۆ يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك لافی ئەوە لێتە خوکاکێ بەش مسڵمانین ئێمەش ئیمانمان هەیە کەچی قورئانەکەی خوا بە دواکەوتوتی دانێ بە کۆنەپەرستێتی لە قەڵەمەیە خوا هەڵ ناخەڵەتێنرێت خۆشمان هەڵخەڵەتان توانی هەموو میلەتیش هەڵخەڵەتێنێ بەڵام خوای گەورەی بۆ هەڵ ناخەڵەتێنرێ خوا بۆ ڕازی نێ و قبوڵ ناکا تۆ ڕازی نەبی بە بەرنامەی خوا بەرنامەی خوا بە نوقسان و بەکەم و بە دواکەوتوێتی بزاری بەڵام چی شوێن بەرنامەی بەشەرێ بکەی کە لەسەر دینەکەی خۆشت نییە بڵێ ئەمەیان خێری میلەتی و خێری ئومەتی تایە. ئەمە یەکێکە لەو شیرکانەی خوا پەنامان بە کە بەشێکی زۆری ئومەت ئەمڕۆ تێی کەوتووە.